لێرەکانی هەفتەی پێنجەمی خولی ئەستێرەکانی عێراق دهۆک لەسەر یاریگای خۆی و بە پاڵپشتی هاندەرانی پێشوازی لە نەجەف کرد. سەرەتا یاریەکە هیچ دەرفەتێکی بۆ هەردوو تیپ بەخۆیەوە نەبینی. لە خولەکی 20 یەکەم مەترسی ڕاستەقینە کەوتە سەر گۆڵەکەی سەرهەنگ موحسین لە لێدانێکی ڕاستەخۆی ڕێوان ئەمین، بەڵام ستون بووە بەربەستی سەرەکی. دوای ئەمە یاریەکە ڕووداوێکی گرنگی بەخۆیەوە نەبینی، تەنها چەند دەرفەتێکی سادە و ساکار. تا لە خولەکی 44 دهۆک لە ڕێگای عوسمان سانی بە گۆڵ یەکەم گەیشت و لە یاریەکە پێشکەوت. نیوە یەکەمیش هەر بەم ئەنجامە بە کۆتا هات. على الزاوية البعيدة للسرهنج ليتقدم صقور الجبال على ملعب مقابل لا شيء. لە نیوەی دوم دوای تێپەڕبوونی حەوت خولەک خەریک بۆ عوسمان سانی گۆڵی دووەمی خۆی و یانەکەی تۆمار بکات. باش مامەڵەی لەگەڵ تۆپەکە نەکرد. نەجەف لەگەڵەوەی بەئەنجام لە دواوە بوو، بەڵام نەیدەتوانی دەرفەتی گۆڵ بەرهەم بهێنێت. دهۆکیش بەرگریەکی پتێوی لە گۆڵەکەی دەکرد. هەر بۆیە یاریەکە ڕووداوێکی گرنگتری بەخۆیەوە نەبینی و یاری بە گۆڵێکی بێوەڵام بە سوودی دهۆک بە کۆتا هات. محەممەد ساڵحی گۆڵپارێزی دۆکیش تاکە گۆڵپارێزە تاوەکو ئێستا هیچ گۆڵێکی لەسەر تۆمار نەکراوە لە 5 یاری خاوەنی 5 کلینشیتە. بەم شێوەیە دهۆک کۆی خاڵەکانی بۆ 11 خاڵ بەرز کردەوە و پێش شوڕتە کەوت و خانەی دووەمی ڕیزبەندی گرت. دوای قوت زەویەی پێشەنگ نەجەفیش بە 5 خاڵەکەی بە کاتی لە خانەی 13 ڕیزبەندیە. لە هەفتەی شەشەم دهۆک پێنجشەمە دەبێتە میوانی کەرخ. نەجەفیش لە کۆتا یاری هەفتەکە شەممەی داهاتوو پێشوازی لە زەوڕا دەکات. حوسێن محەممەد، کەناڵی پێام.